شيخ محمد قوتابی پۆلی 12 لە قوتابخانەی توانای بنەڕەتی توانای دواناوەندی تێکەڵاو. خۆم بەخۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ وەک بەڕێوەبەری پانێلەکە لەگەڵتان دەبم لەگەڵ چەند پانێلیستێکی زۆر بەتوانە و هەروەکو دەزانن سێمین کۆڕبەندی پەروەردەی کوردستان دەربارەی زیرەکی دەستکردە. هەڵبەتە خۆمان بەخۆشحاڵ دەزانین کە وەکو قوتابیان بتوانین يسرني أن أدير هذه الجلسة الحوارية ومع البانيليست عفوا ونعرف أن الموضوع سلسلة الموضوع عن الذكاء الاصطناعي. Good morning, ladies and gentlemen. My name is Kani Dilir Sheikh Mohammed, and I am very distinct with honor to serve you as a panel moderator with our skillful and brilliant panelists. And as we know, the topic is about artificial intelligence, but today's touch on the topic is students' perspective on artificial intelligence about education and learning. Thank you. So I will start with Ms. Yara. You can present your perspective. سەرەتاکانی زۆر سواس دەکەم سوازی هەموو بەڕێزەکان دەکەم کە لێران ئەوڕۆ بەشداری ئەو پانێڵیان کردیا. سڵاو بەڕێزان، من ناوم یارە هێرشە، من قوتابیم لە قوتابخانەی کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر. من لە پارێزگای هەولێرم. من خۆم قوتابی پۆلی 12 ئامادەیم. ئێمە دەزانین کە ئەو قوتابیانەی پۆلی 12 ئامادەی زۆربەیان تاقیکردنەوەی بەکەلۆریە یاخود ویزاریان لە پێشە. یەکێک لەو قوتابیانە خۆمم. ئێمەش دەزانین کە زیرەکی دەستکرد بۆتە بەشێکی زۆر گرنگ و بەهێزی ئەو دنیای یاخود ئەو نەوەیە کە ئەمە ئێستا لێ هەین. باشە بۆ ئەو دوو شتە لەگەڵ یەکتڵ تێکەڵ نەکەین بۆ ئەوەی سەرکەوتنێکی باشتر لە پۆلی 12 ئامادەی بەدەست بهێنین. یەکەم شت ئەوەیە، باری دەرونی قوتابیانی پۆلی 12 زۆر گرنگە، چونکە ئێمە دەبێت لە کەشوهەوایەکی ئارام بین. بەڵام بەداخەوە زۆربەی قوتابیانی پۆلی 12 لەلایەن خێزانەکانیەوە یاخود لەلایەن کۆمەلگا و ڕوبەڕووی زۆر چۆن بڵێ فشار دەبنەوە. ئێمە چۆن ئەو فشارە لە ڕێگەی زیرەکی دەستکرد کەم بکەینەوە. لەوانەیە لە ماڵێ پێ بڵێن ئەتوو ئیلا دەبی ببیە دکتۆر، ئەتوو ئیلا دەبی ئەو دەرەجەیە بینی، ئەو نمرەیە بەدەست بینی. باشە، بەڵام ئێمە دەمانەوە فشارە کەمترکەینەوە. زیرەکی دەستکرد بۆ نمونە پلاتفۆرم یاخود سەکۆمان هەیە بە ناوی وایسە Mental Health AI کە وەکو برادێک مامەڵت لەگەڵ دەکا لە ڕێگەی چەند پرسیارێکی ئاسانەوە کێشەکانت بۆ دەستنیشان دەکا. بەپێی ئەو کێشانە چارەسەرت بۆ دەدۆزێتەوە. بۆ نمونە خەوتن، شتێکی زۆر گرنگی پۆلی 12 وایانە، جا هەندێک لە قوتابیانی پۆلی 12 بەداخەوە کێشیان هەیە لە خەوتن. اینجا ئێمە دەتوانین لە ڕێگەی پرسیارەوە بۆ نمونە دەڵێ من ناتوانم زۆر بەباشی بنوم، ئایا چۆن دەتوانم چارەسەری ئەو کێشەیە بکەم. پێت دەڵێت چەند ڕاهێنانێکت دەداتێ. بۆ نمونە پێت دەڵێ بۆ 4 سانیە هەوا هەڵمژە، بۆ 4 سانیە بۆستە، بۆ 4 سانیە هەوا بدەرەوە. یاخود ئەگەر ئەوەش کاریگەر نەبوو پێت دەڵێت کە گوێ لەم مۆسیقایانە بگرێت کە لە ڕووی توێژنەوەی زانستیەوە دەرکەوتنەوە زۆر کاریگەرن بۆ خەوتن. بۆ نمونە وەکو white noise یەکەکە لەو مۆسیقایانە. کەواتە بەڵام شتێک هەیە، ئەو حاڵەتانەی کە ئێمە زیرەکی دەستکرد بەکاردێنین بۆ باری دەرونی ئەو نەگەیشتونە ئەو حاڵەتانە کە ئێمە بێوێ دکتۆری دەرونی بێوێ، یعنی دکتۆری دەرونی نا ئەوە نەگەیشتێتە ئەو حاڵەتە خەتەرە. باشە، کەواتە ئەو پلاتفۆرمانە جێگرەوەی دکتۆر و ئەو شتانە نابن، جێگرەوەی مرۆڤەکان نابن. باشە، دێنە سەر بابەتی دووە. ئێمە دەزانین کە چیە ناو پۆلی 12 دەزانین هەموو کەس پێ دەرێ بڕۆ ئەتوو مامۆستای تایبەت بگرە، بڕۆ ئەو دەورەیە. بەڵام هەندێک کەس خودی خۆی ڕێگە بەو شتە نادا، یاخود هەندێک قوتابی باری دارایی ڕێگە بەو شتە نادا. ئێمە چۆن بە شێوەیەکی خۆڕایی بتوانین زیرەکی دەستکرد بەکاربهێنین بۆ ئەوەی سوودی لێ وەربگرین. بۆ نمونە تۆ پرسیارت هەیە لە زیندەزانی، دەتوانی لە مامۆستاکە تێنەگەیشتی، دەتوانی پرسیار لە چەند سەکۆ و پلاتفۆرمی گشتی زیرەکی دەستکرد بکەی وەکو ChatGPT-ە یاخود بۆ ڤێژنە کۆنەکان دیپسیکیش دەتوانین بەکاربێنی، وەڵامی پرسیارەکانت دەداتەوە. ئێ باشە ئەی لە بیرکاری من کێشەم هەیە،
هیچ مشکلە نییە ئەوە پلاتفۆرمانی وەکو فۆتۆمات کە لە ڕێگەی ڕسمێکەوە دەتوانانی وەڵامی پرسیارەکانت بداتەوە. ئەوە شتێکی کەشەیە هەندێک لە قوتابیان تەنیا بە خوێندنەوەی بابەتەکان لە بابەتەکان جوان تێناگەن بەڵکو بە بینینی بابەتەکان باشتر لە بابەتەکە تێدەگەن. جا ئێمە پلاتفۆرممان هەیە یاخود چەکۆمان هەیە بۆ نمونە وەکو 1-to-1 image generator کە لە تێکستێکی پێدەدەی ئەو تێکستت بۆ دەکات بە ڤیدیۆ. ئێجاوەش زۆر باشە چونکە بۆ نمونە چۆن بە پولە دەبێت بە پەپولە خۆتون هەندێک کەس هەر چەند دەخێنەوە هەر نازانای ئەو پەپولێ لە چێن دەرلۆهای بەس بە ئایەکە بە شێوەیەکی ڤیدیۆ پێپشاندە زۆر بە ئاسان تێدەگەی یاخود دەتوانین لە ڕێگەی سەکۆ گشتیەکان لینکی ڤیدیۆت بۆ بنێری هەمان ئەو بابەتی کە کێشت لێ هەیە بۆت شی بکاتەوە. دێنە سەر بابەتی هەندێک قوتابیانی پۆلی 12 ئامانجێکیان هەیە من حەزەکەم نمرێ هەندێک لەو ئامانجان نمرەیەکی بەرز بەدەست بێنم هەندێک لەو ئامانجانە ئەوەیە ببم بە مامۆستا هەندێک لەو ئامانجان ئەوەیە ئەم حەزەکەم بچم بە پەیمانگە هونەرە جوانەکان وایانە بەڵام هەندێک کەسیش نازانێ حەزیان لە چییە من دوای پۆلی 12 سی کارێک کەم نازانم حەزەکەم لە چ بەشێک بخین لە زانکۆ و پەیمانگاکان لە ڕووی بۆ نمونە پلاتفۆرمی بەخۆڕایی کە پێدەگوترە جۆب کۆپایلۆت لە ڕێگەی چەند پرسیارێکی ئاسانەوە بۆ دیاری دەکە حەزەکانی تۆ چییە بەپێی ئەو حەزانە بۆ دیار دەکە چ ئەرکێکیان چی ئیشێک چ بەشێک بۆ تۆ باشە بۆ نمونە پێی دەڵێ من حەزەکەم لەگەڵ ئاژەڵ چۆن بڵێ مامەڵە بکەم حەزەکەم لە زۆر حەز ناکەم لەگەڵ مرۆڤەکانیش بکەم پێ دەڵێوانێ ئەگەر تۆ ببیت بە پەرستاری ئاژەڵەکان یاخود ڤەتەرنەری ئەوە زۆر زۆر باش دەبێت بۆ تۆ دەتوانین بچێ سەرچۆکە و گشتیەکان بڵێ کام لە چەندەر لە کوردستان لە چەندەر لە هەولێرە لە سلێمانیە ئەوانە ئەم بەشانە هەیە لە چ زانکۆیەک بۆ نمونە پێدەڵێت زانکۆی سەلاحەدین حتا لۆکەیشنەکەشت بۆ دەنێرێ کاتێک ئیشەکەت بۆ ئاسان دەکات شتێکی تر هەیە بۆ پۆلی 12 ئەویش بەرنامەیە بەڵام هەموو کەسێک ناتوانین بەرنامە دابنێن وا لەوانێ برێ خۆچیە چەند جارێک تاین بچی بخینی کاتێک دانێ بەڵام هەموو کەسێک توانێ ئەو شتیان نییە ئێمە دەتوانین زیرەکی دەستکرد بەکاربهێنین بۆ ئەوەی پێ دەڵێن بۆ نمونە من سوار دەرسی سەرەکیم هەیە چاروانەی سەرەکیم هەیە بەڵام دووانەی ناسەرەکیم هەیە حەزەکەم کاتی پششم هەبێتن و من ئەو کەسانم کە لە وەختی شەوە باشتر سوود لەوانەکانم وەردەگرم چی بکەم تەکنیکی خوێندم چ بەکاربێنم ڕشتەیەکت بۆ دروست دەکات زۆر زۆر بە ئاسانی دەتوانی تۆ بەپێی ئەو بەرنامەیە بڕۆیت کەواتە ئامانجیم لەوە ئەوەیە ئێمە هەمومان بە شێوەیەکی خۆڕایی یاخود بە شێوەیە بۆ ئەوەی جیاوازی لە بینی قوتابیان نەبێت لەبەر چۆیەک بێ هۆی دارایە هەر شتێکە و ئێمە بە پێی لە ڕێگەی ئایەوە دەتوانین ئەو هۆیە ینی زۆر باشترکەینەوە بتوانانی زۆر بە شێوەیەکی باش بەکاری بین بەبێ ئەوەی جیاوازی هەبێت لە بینی قوتابیەکان. So what I want you to take away from this is what I'm going to say might be controversial, okay? But here's the thing. Don't care about what anyone says when they say don't use AI when it comes to the education system. It's not beneficial for you. Trust me. That's not the case. Here's the thing. If AI or artificial intelligence is used properly in education with the emphasis on the word properly, you'll be surprised as to how beneficial it can be. I, as a student, recommend you to use AI in a proper way, okay? And then there's one thing. So with the integration of AI into the school system, there might be some fear. Like, some people may be scared. Like, they're like, oh my God, I'm going to lose my critical thinking abilities and so on. And then just being a 12th grade student, you know there's a bit of fear, right? But I want you to listen to this quote. It's by an actor called Jake Gyllenhaal. He said, do you know what fear is? Fear is false evidence appearing real. And I want you to let that sink in for a second. So thank you. زۆر سپاسی خافیارە هێرش دەکەین بەڕاستی لایەنێکی زۆر گرنگی زیرەکی دەستکرد دوورژان بەڵام لە کاتی قسەکانت چونکە من خۆم قوتابیەکی پۆلی 12 بووم ئەو ساڵ هەستم دەکرد کاتێک کە ئایم بەکاردەهێنا کاتەکانم هەندێک بە فیڕۆ دەچوو باشە ئەگەر ئای ئەوەندە سوودی هەیە لە بۆ پۆلی 12 کو بتانم کە کاتم بە فیڕۆ نەچی بە ئای بەڵێ پرسیارێکی زۆر جوانە ئەگەر ئێمە AI بە شێوەیەکی ڕاست بەکاربهێنین کاتەکانمان بە فیڕۆ نادێ بە پێی توێژنەوەی زانستی لە
لە زانکۆی هارڤارد دەرکەوتووە کە ئەو قوتابیانەی زیرەکی دەستکرد بەکاردەهێنن بۆ خوێندن بەڵام بە شێوەیەکی ڕاست دوو ئەوەندا دەتوانن زانیاریەکانیان زیاتر بێ بە کاتێکی کەمتر و توێژنەوەیەکی کەشیان کرد لە زانکۆی ئینتەرناشنڵ یونیڤەرسیتی توێژنەوەیەکی گەورە بوو ئەو توێژنەوەیە بۆمان دەرخست کە ئەو بۆ چەند ماوەیەکی زۆر وایان کە لە قوتابیەکان زیرەکی دەستکرد بەکاربهێنن بۆ خوێندنیان جا سریان کرد کە کاتی خوێندن بە 127 کەمتر بۆتەوە و هەمان زانیاریشیان وەرگرتووە تێگەی کەواتە ئەگەر بە شێوەیەکی ڕاست بەکاری بێن بە شێوەیەکی زیرەکانە بەکاری بێن ئێمە کات بە فیرۆ نادین ئەسڵەن کاتمان بۆ دەگەڕێتەوە خاڵەکی تریش هەر لە کاتی بەکارهێنانی AI کە بخۆم بەکارم دەهێنا هەستم دەکرد ئەو وەڵامەی کە لە کتێبەکە هەبوو هەمان وەڵام نەبوو کە AI دەیدا من چەند جاریش لۆم دووبارە بکەوە بەڵام هەروانە بوو ئەوە چارەسەریتە بەڵێ ئەوە لایەنێکی زۆر جوانتینە بەرچاو چونکە بڵێ بەداخەوە زیرەکی دەستکرد چونکە لە پێگەدایە لایەنی نەرێنیشی هەیە یەکێک لەو نەرێنیانە ئەوەیە کە پرسیاری لێ دەکەی وڵی بە هەڵە جواب بدەداتەوە بەڵام تا ڕادەیەک چارەسەرمان بۆ ئەوە هەیە یەکەم ئەوەیە کە ئیشی لەسەر دەکرێت و هەروادێ باشتر دەبێت باشە هەروادێ هەڵەکان کەمتر دەبێتەوە دووەم ئەوەیە کە ئەگەر ئەتو خۆ لەگەر ڕۆبۆتێک قسەی دەکەی لەگەر مرۆڤێک قسەی ناکەی وایە کەواتە ناتوانانی مێشکت بخوێنێتەوە بۆی بەڕوونی پرسیارەکەت لێ بکە ئەوە دوو سێم دەمێت تۆ پێی بڵێ هەنگاو بە هەنگاو پرسیارەکەم بۆ شیکەوە ئایا چۆن گەیشتی بەو دەرەنجامە چونکە زۆر جار کە هەنگاو بە هەنگاو بۆ چی دەکاتەوە ڕادەی هەڵەکردن زۆر کەمتر دەبێتەوە دەست خۆش زۆر سپاس خاتیێرە دەست خۆش ئێستا دێنە لای بەڕێز هەرەند حەسەن بابا ڕەسوول دەتوانی دیدی خۆت ڕوون بکەوێت لە بۆ ئازیزان دەربارەی AI نایشە تاوەکو مایکەکە چا دەبێتەوە ئەو بابەتێک کە بەڕێز هەرەندەی وروژێنێت دەربارەی داڕشتنەوەی پرۆگرامەکانی خوێندنە ئامادەکردنینەوەیەکی نوێ بۆ جیهانێک کە زیرەکی دەستکرد دایدەڕێژێت بابەتێکی زۆر باشە بەڕای منیش قبضامي من فيها تست سپاسان دەکەم بۆ بەشداری بوونتان من ناوم هەرەن حەسەن بابە ڕەسوولە لە پۆلی 11 بنەڕەتیم لە کۆلێجی ئەزمەر بۆ بەهرەداران لە سلێمانی من دەمێ ئەمڕۆ باسی ئەوە بکەم داڕشتنەوەی پرۆگرامی خوێندن بۆ ئامادەکردنەوەیەکی نوێ بۆ جیهانێک زیرەکی دەستکرد دایدەڕێژێ با یەکەم جا باسی ئەوە بکەین کە چۆن جیهانێک ئەم جیهانێک کە ئێمە تێدا دەژین گۆڕانکاری زۆری تایە ئەم گۆڕانکاریانە لەبەر ئەوەیەت کە بە بەکارهێنانی ئینتەرنێت چۆنێتی فێربوون و کارکردن و پەیوەندیکردنمانان گۆڕیوە و ئێستا بە بەکارهێنانی زیرەکی دەستکرد ئەم گۆڕانکاریانە خێراتر بوون لە سەردەمانی پێشووتر ئەگەر پەروەردە بۆ ئاسانکردنی خوێندکاران بێ بۆ ئەو جیهانەی کە دەچنە نایەوە ئەوە دەبێت ئێمە سیستەمەکە پەرەی پێبستنین بۆ ئەوەی لەگەڵ ئەم جیهانەدا خۆ بگونجێنێت ئەمەش دەتوانین بەوە بێ کە فێری خوێندکاران بکەین دەربارەی بەزیرەکی دەستکرد و ئینتەرنێت و چۆنەتی بەکارهێنانی بە شێوەیەکی سوودمەند و ئەوەی فێریان بکەین مەترسیەکانی زیرەکی دەستکرد چییە؟ چکە دەتوانی زیرەکی دەستکرد یارمەتیمان بە سیستەمێکی باشتر بکەین و پەرەی پێبستنی بەڵام دەتوانێت جێگەشی بگرێتەوە ئەگەر ئەیبوریان نەبین
ئەمڕۆ دەمێ باسی ئەوە بکەم کە چۆن ژیری دەستکرد ناسامان دەکات دووبارە بیر لە پەروەردە بکەینەوە پێش ئەوەی لە قوتابیان داو ببڕێت. با سەرەتا باسی ئەوە بکەین ژیری دەستکرد چی لە بیرکردنەوەمان دەکات. تاقیکردنەوەیەکی تازی زانکۆی MIT لە زانکۆی MIT لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باسی ئەوە دەکات کە چەندەها فێرخوازیان هێناوە لە چەندەها لە زانکۆکەیانەوە بۆ ئەوەی لە چوار دانیشتندا وتار و داڕشنیان پێ بنووسن. ئەم فێرخوازانە خستە بۆ ناو سێ گروپەوە. گروپی یەکەم مێشکیان دەیانووسی، گروپی دووەمە بە یارمەتیدانی گوگڵ، گروپی سێم بە یارمەتیدانی ژیری دەستکرد. ئەو گروپی کە ژیری دەستکردی بەکاردەهێنان لە گروپەکانی تر کەمتر مێشکی چالاک بوو و کاتێ دەیانووسی بیریان دەچوێەوە ناوەڕۆکی بابەتەکەیان چی بوو. ئەمە لەبەر ئەوەیە کاتە ژیری دەستکردیان بەکاردەهێنا هەموو ئیشەکەیان بەو دەکرد بەبێەوەی هیچ بیرێکی لێکەنەوە و هیچ کاتێکی لەسەر دابنن. و کاتێکیش گەڕانەوە بۆ ئەوەی بەبێ ئەوەی زیرەکی دەستکرد بینووسن ئەوە هێشتا مێشکان بە لاوازی ئیشی دەکرد. ئەمە پێوە قەزی معرفی کاتێ ئەوەندە بیرکردنەوە دەدەیتە دەرەوە کە مێشکە لاواز دەکات و فەرامۆشی دەکات ناتوانێت بە سەختی کار بکات. دەمێ ئێستا باسی ئەوە بکەم کە چۆن ژیری دەستکرد بە شێوەیەکی باش بەکاربێنین. چونکە ئێستا دەبێت باسی ئەوش بکەین کە چۆن ژیری دەستکرد چۆنێتی فێرکردنی گۆڕیوە و دەبێت چۆنێتی هەڵسەنگاندنیش بگۆڕێت. چونکە ئەگەر قوتابە بیەوێ دەتوانێت وتارێکی تەواو بنووسێ یان وەڵامی هەموو ئەرکەکانی ماڵەوە بداتەوە بە بەکارهێنانی ژیری دەستکرد بەبێ هیچ بیرێکی لێکاتەوە. ئەمە لەبەرەوەی کە سیستەمی پەروەردە خۆی نەگونجانەوە لەگەڵ ژیری دەستکرد بۆ هەڵسەنگاندنی فێرخوازان. پێویستان بۆ هەڵسەنگاندنێکە کە تیش بخاتە سەر پرۆسە نەک بەرهەم وەک گفتوگۆی پۆل، پێشکەشکردنی وتاری ناوپۆل و چارەسەکردنی دەهێنەرانی کێشەکان، شتانێک کە ناتوانن بدرێنە دەرەوە. هەروەها خەڵک حەز دەکەن کە باسی ئەوە بکەن کە زیرەکی دەستکرد یارمەتیمان دەدا داهێنان زیاد بکەین. لە هەنوو ڕووە وایە وەک ئەوەی کە دەتوانین بیرۆکەیەکانی لێوە تاتۆ بکەین یان دەتوانین لێوەی فێر بین بۆ ئیلهامی وەرگرین. بەڵام مەترسیەکەی ئەوەیە کاتە خوێندکار زیرەکی دەستکرد بەکاردەهێنێ بۆ داهێنان زیاتر ئیمانی بە زیرەکی دەستکرد دەبێت بەبێەوەی هیچ بیل لە خۆی بکاتەوە یان هەستێکی هەبێت کە ئەم زیرەکی دەستکرددا دەتوانێت غەڵەت کات و هەموو کاتێ ڕاست ناکات. کەواتە ئێمە دەبێت فێرخواز فێر بکەین لە جیاتیەوەی بیر کاتەوە چۆن ژیری دەستکرد دەتوانێت ئەمە بۆ بکە پێویستە خوێنەر بپرسێ چۆن جیرێکی دەتوانێت پشتگیریەوە بکە کە من خۆم دەمەوێت بیڵێم یان باسی کەم. ئێستا ئەم بابەتانی باسمان کرد هەمان دەمانبەرە ناوەڕۆکی بابەتەکەی منەوە. ئەویش دەوەیە کە فێرکردنی قوتابیان لەسەر زیرەکی دەستکرد بە بنەماکانی لە پۆلی 7 و 8 بنەڕەتیدا دەبێت دەست پێ بکرێ بۆ ئەوەی فێر بن بە شێوەیەکی ڕاست بەکاری بێنن. ئێمە باسی ئەوە ناکەین بۆ نمونە کۆد فێر بن یان بۆ نمونە ڕۆبۆتێکمان بۆ دروستکەن، بەس بنەماکان. یەکەم ژیری دەستکرد چیە و چۆن کار دەکات بە شێوەیەکی بنەڕەتی. دووەم چۆن داتاکان بەکار دەهێنێت و ئامانەی چییە کاتە ئێمە لەسەر ئینتەرنێت ڕەزامەندی دەین. سێمیش وە گرنگتری لە هەمووی چۆن پرسیاری باشتر بکەین چکە پرسیارەکەی ئێمە لە ژیری دەستکرد دەکەین فێربوونەکەمان دیاری دەکات. قوتابیان دەبێت فێر بکرێن ژیری دەستکرد بەکاربێنن بۆ ئەوەی زۆرترین سوودی لێوە وەربگرن و لە مەترسیەکانیشی فێر بن. ئێمە پێش ئەوەی زیرەکی دەست بێتە پێشەوە فێرخوازانمان فێر دەکرد لە گەنجیەوە چۆن ئینتەرنێت و کۆمپیوتەر بە شێوەیەکی سوودمەند بەکاربێنن کاتی ئێوێ هەمان شتیش لەگەڵ ژیری دەستکرددا بکەین. و تەنها دەستڕاگەیشتن بۆ ئامڕازەکانی نییە، پێویستیان بەوەیە کە دەستڕاگەیشتنیش بە مامۆستایانەوە بۆ ئەوەی یارمەتیان بن لەگەڵ بەکارهێنانی ژیری دەستکرددا و مامۆستایانیش دەیانەوێت کاتیان هەبێت بۆ ئەوەی لەگەڵ ئەم سەردەمە تازەیەدا خۆیان بگونجێنن و زیرەکی دەستکرد دەتوانێت لەم کاتەدا سەرمایەکی زۆری هەبێت. چکە دەتوانی مامۆستاکە بەکاری بێنێ بۆ ئەوەی تاقیکردنەوەکان هەڵبسەنگێنێ بۆ ئەوە دەتوانێت هەڵبژاردنەکان بیە بە زیرەکی دەستکرد بۆ ئەوەی ئەو هەڵی سەنگێنە کاتی بۆ بگەڕێتەوە وەگەڵ قوتابیان دەقسە بکات و یارمەتیان بە.
یان دەتوانێت ئاگەی لە هەموو قوتابیانی ناو پۆلێک بێ بەکارهێنانی زیرەکی دەستکرد بۆی بزانێ هەر یەکەوتی دەرەجەیەکیان هەیە و کام تەلەبانە دوا دەکەون. چکە ئێمە زیرەکی دەستکرد بەکار نایەنین بۆ ئەوەی مامۆستا جێگەیان بگرینەوە. ئێمە بەکاری دەهێنین بۆ ئەوەی کاتیان بگڕێتەوە کە دیش بخەنە سەر ئەوەی کە بەڕاستی گرنگە. ئەویش ئەوەیە کە لەگەڵ قوتابدانە قسە بکەن و یارمەتیان بە یەک بە یەک. و لەلایەنێکی ترەوە زیرەکەی دەستکرد بەکاربهێنێ بۆ پشتیوانی قوتابیان بە کەسی. چکە ئەگە قوتابیە بە شێوەیەزێکی دیاریکە و پرسیار بکە ئەوە ژیری دەستکرد دەتوانێت یارمەتی بات و بەو شێوەیە کە لی تێدەگا جوابی بداتەوە. چونکە ئەم دەتوانێت بۆ نمونە نمونەی تازەی بۆ بێنێت دیان دەتوانێت بۆ نمونە بە بەکارهانەی داتەوە یان سیمینارێکی بۆ دروستکە بۆ ئەوەی ئەگەر بە قسەکردن تێناگە بۆ نمونە بە وێنێ پێی پیشان بات و لی تێبگەێنە. و لەلایەنێکی تریشەوە دەتوانێت هەر بەکاری بێنی بۆ ئەوەی زمانەکە بگۆڕە یان زمانەکە بۆ ئاسانتر بکە. ئەم جۆرە بازنەی پێداچوونەوە بەهێزە. بەڵام تەنها کاتێک کاردەکە قوتابیان تێبگەن چۆن ژیری دەستکرد وە یارمەتی دەرێ بەکاربێنن نەک وە گۆچانێک. وە قوتابیان فێر بکران بیر بکەنەوە لەگەڵ ژیرێکی دەستکردان نەک لە ڕێەوە. چکە قوتابی ئێستا وای لێ هاتووە کە ژیری دەستکرد بەکاردێنە بۆی جێگەی فێربوونەکەی بگرێتەوە بەبێ هیچ خۆی بیرێکی لێ بکاتەوە و هیچ کاتێکی لەسەر ببات. ئێمە سیستەمی دیزاین ناکەین کە ژیری دەستکرد فێربوون بگرێتە ئەسەوە. ئێمە سیستەمی دیزاین دەکەین کە ژیری دەستکرد ڕێگاکە پاک بکاتەوە بۆ ئەوەی قوتابیان لە فێربووندا قوڵتر و فراوانتر و کەسی تر بێت. و ڕەنگە لە کۆتاییدا سیستەمێکمان هەبێت کە بتوانێت لەگەڵ هەموو گۆڕانکاریەکان سەردەمدا خۆی بگونجێنێ بە بەکارهێنانی ژیری دەستکرد. سپاس. زۆر سپاس بۆ کاک هەرن. زۆر باش بوو ئەو تۆپیکێک کە ڕژاندت دەربارەی زیرەکی دەستکرد. بەڵام پرسیارەکەم لە دروست بوو چەند ساڵێک پێشی ئێستا پێش ئەوەی کە ئینتەرنێت زۆر باوبی لەلایەن خەڵکەوە کاتێک ئەم بەبیرم دێ کاتێک کە لەوانەی بیرکاری هەندێک جار حاسیبم بەکاردێنا دەیانگۆ بەکارمێنە چکە تەمبەڵ دەبێ مێشکت تەمبەڵ دەبێت. یانیش لە ئینتەرنێتدا کاتێک بە دوای هەندێک سەرچاوە دەگەڕام بۆ سمینارێک یان راپۆرتێک دەیانوت بە خۆت بینوسە چونکە لایەنی بیرکردنەوەت لاواز دەبێت ئەگەر هەموو سەرچاوەکان لە ئینتەرنێتەوە وەرگری. باشە ئەمەش هەمان مشتومڕ نییە کە لەسەر ئای دەکرێت؟ بەڵێ هەموو ئامڕازێکی نوێ لەگەڵ خۆیان مەترسی دەهێنێت و ترس دەهێنێت. بەڵام کێشەکە ئەوەیە کە زیرەکی دەستکەوت و حاسیبێ یان وەکو ئینتەرنێت ئیش ناکە. چکە بۆ نمونە کاتێک تۆ حاسیبە بەکاردەهێنی یان ئینتەرنێت بەکاردەهێنی هەر دەبێ بیری بێ بکەیتەوە بۆ نمونە بۆ حاسیبەکە تۆ بێ هەنگاوەکانی پرسیارەکە بزانی پێشەوەی بتوانین بە سوودمەندی بەکاری بهێنی یان بۆ ئینتەرنێتەکە دەبێ بزانی چۆن هەل دەکرێت و پرسیارەکە و بەکاربێنی تا ئەوەی لە ئینتەرنێتەکە پرسیاری لێ بکەیت. بەڵام زیرەکی دەستکرد وا ئیش ناکە. دەتوانیت تۆ پرسیارەکەی لێکەی بەبێ ئەوەی هیچ ڕوونکردنەوەیەکە بداتێ یەکسەر وەڵامەکەەوە بداتێ بەبێوی تۆ هیچ بیرێکی لێکەیتەوە هیچ سوودێکی لێ وەرناگری چکە تۆ ئەو فێربوون نییە ئەو بەس وەڵامەکە دەداتە دەدەست. زۆر سپاس. پرسیارێکی ترش وتت کە بەکارهێنانی ئەیە لەلایەن قوتابیانەوە یان خوێندکارانەوە زیرەکیان دەکات. باشە ئایا بۆ کەسێک کە تازە پێگەیشت و دەبێت بە کەسێکی پێگەیشت و لە داهاتوودا دەبێت بەرهەمی هەبێت ئای تەنها کار لەسەر بوون بە زیرەک بوون دەکات یانیش بەرهەمداریشان دەکات؟ بەلای منەوە گرنگترین خۆ کە من دەمەوێت خوێندکار هەی بێ ئەوەیە کە پرسیارکە. چونکە ئەگەر خوێندکار لە گەنجیەوە فێر بێ پرسیار بکات و بڵێ بۆچی ئەوە زانیاریەکان وەرناگرێت بە شێوەیەک بڵێ ئەمە زیرەکی دەستکرد و توێتی ئیتر تاوا ڕاستە. دەبێت پرسیار بکەم بڵم بۆچی ئەم زیرەکی دەستکردە ئەم قسەی کردووە یان ئەمە ڕاستە یان نا. لەبەر ئەوەیە کە ئەگەر پرسیار بکەن فێرخوازان ئەوە دەتوانن فێربوونیشیان بە پێشەوە ببەن. چکە دەتوانن ئەو شتانەشی کە زیرەکی دەستکرد نایبینێ خۆیان بیبینن و پێشنیاری بۆ بکەن و زیاتر فێربوونەکان بەرەو پێشەوە ببەن. و ئەم خووە فێرکردن بەرەو پێشەوە دەبات و وای کردووە خوێندکاران نەک تەنها بەکارهێنەری زانست بن بەڵام دروستکەریشی بن. زۆر سپاس. زۆر مەمنون. ئێستاش دێنە لای خاتوژ ڤیار فرسەت کە تۆش دەتوانێت دیدی خۆت دەربارەی زیرەکی دەستکرد دەرببڕێ.
زۆر سپاس دەکەم کانی خان. من ناوم ڤیار فرسەت، زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆ لێرەم و قوتابیم لە پۆلی 12 ئامادەیی بەخێرهاتنی هەموو شتانەکەم بەخێر بن. طبعاً حەزم لێ پێشەوە ئەوە بڵێم کە بۆچی ئەمڕۆ ئێمە هەڵمامژارد کە بە کوردی کۆڕبەندەکە پێشکەش بکەین. هەموومان زانین بابەتەکانی AI بابەت گەلێکی زۆر تازن و پێویستە و سەرچاو دەستکەوتەکان بە زمانە جیهانیەکەن لەسەری بە تایبەتی بە زمانی ئینگلیزی و پێویستە ئێمە هەوڵ بدەین کە سەرچاوی زیاتر بە زمانی کوردی بەدەست بخەین بۆ خۆمان و بۆ ئەمنەوە تازەیەش تا بتوانن بم بابەتە گرنگە ئاشنا بن. گرنگی ئەم بابەتی AI هەر خۆی لەوەیە کە چەند زوو بڵاو بۆتەوە بەنێو کۆمەڵگاکاندا بەنێو خانەوادەکاندا تا دەگاتە ئاستی تاک. ئەو زوو بڵاوبوونەوەیە هەر خۆی گرنگی بابەتەکە دەردەخات. بۆیەش کاتێک ئەو زوو بڵاوبوونەوە و زۆر بڵاوبوونەوە خراپەکاری لێ دەکەوێتەوە کە کۆنتڕۆڵ نەکرێ بەبێ هەل و مەرج بەکاربهێنرێ. بۆیش ئەگەر سیر بکەین زۆربەی کۆمەڵگاکان زۆربەی خانەوادەکان لە ئێستا خەریکی ئەوەن ڕێگایەک دۆزنەوە بۆ ئەوەی کۆنتڕۆڵی بکەن سانسۆری لەسەردا بنێت. ئەگەر نمونەیەک بێنمەوە بۆ ئەوە لە کۆتاییەکانی ساڵی 2024 ئوسترالیا پەرلەمانی ئوسترالیا یاسایەکی بەستەن کرد. دەڵێ منداڵی خوار 16 ساڵ ناتوانن ئەکاونتی سۆشیال میدیان هەبێ بە هەموو شێوەیەک ناتوانن هەیان بێ و ئەوە بەڕاستی جەختی لێکراوەتەوە کۆنتڕۆڵێکی بەهێزی بۆ دانراوە تاوەکو نەتوانن هەیان بێ. و بێگومان ئەگەر سەیریشی بکەین ئەگەر ئەو کۆنتڕۆڵی لەسەر بێ ئەگەر ئەو سانسۆری لەسەر بێ هەڵبەتە خراپەکاری کەمتری لێ ئەکەوێتەوە ئەگەریش زوو بڵاو بێتەوە بەنێو خەڵک. لەسەرەوە بابەتەش هەر هەمووشمان کە لێرەین و بەخۆشمەوە زۆر ڕای جیاواز هەیە لەسەرەوە بابەتە. ئەگەر من لێرە باسی دوو ڕابکەم بۆ نمونە ئەڵێن باشە AI یارمەتی دەرە بۆ پێشکەوتن و وەرگرتنی زانیاری یان دەبێت هۆی لە ناوبردنی توانای هزری و زیرەکی و کارامەی. اینجا وەکو گوتم دوو ڕای جیاواز هەیە لەسەرەوە دوو ڕای سەرەکی لەسەرەوە بابەتە هەیە. بەشێکیان دەڵێن بەڵێ AI سوودی هەیە و بۆ وەبەرهێنان ئینڤێستکردنی کات کۆشش. بەشێکی تکەشیان دەڵێن نەخێر ئەگەر ئەوەشی هەبێ بەس AI وا لە بەتایبەتی قوتابی دەکات کە واز لە ئەقلی خۆی بێنێ و پشت ببەستێ بە AI. شتێکی تکەش هەیە AI کە ئێستا گەر سەرنجماندا بێ AI نەک بەس تەنها شتەکانت بۆشی ئەکاتەوە بەڵکو حکمت ئەداتێ. حکمدانیش هەمومان ئەزانین قودرەی ئینسانە بۆیە چاوەڕوانی ئەوەی لێ ئەکرێ کە جێی ئینسان بگرێتەوە جێ بە ئینسان و بە قوتابی لەق بکات. اینجا ئەگەر زیاتریش لەسەرەوە بابەتە قسە بکەم حەزم لێ توێژینەیەکتان پیشان بدەم ئەگەر پیشانم بدەن یان هەر باسی بکەم. لەسەرم بابەتە توێژینەوە کراوە لەلایەن دوو توێژەر گابرایل پێتریا و ئەنایلا لە کۆلێژی ساینس ئەند تەکنۆلۆجی لە ڕۆمانیا لە مانگی 3 ساڵی 2025. لە توێژینەوەکە ئەنجامەکان پیشانی داوە کە نزیکەی هەموو قوتابەکان 95 قوتابەکان AI بەکاردێنن. بەڵام هەر هەمویان کە AI بەکاردێنن نیگەرانی و کێشەی ئەوەیان هەیە کە وەکو باسیشیان کرد AI وەڵامی هەڵت ئەداتێ یا خەریکە واز لە بیرکردنەوەی خۆیان بێنن بیرکردنەوەی هەستی خۆیان و پشت ببەستن بە AI. ئەوە بۆ خۆیان بۆ تەجروبەی خۆیان باسییان کردەوە. و سەرنجامی توێژینەوەکە دەڵێ باشترین ڕێگا ئەوەیە AI وەک یارمەتی دەر بەکاربێ نەوەک وەک جێگرەوە. ئەوانەشمان باس کرد. ئێستا با من پێتان بڵێم ئەی باشە چی بکەین. ئەشێ من بڵێم لە باسکردنی خاڵی یەکەم ڕای یەکەم و ڕای دووەم من بڵێم ئەوە سلبیە و ئەوە ئیجابیە مادەم من ئەڵێم ئەو ڕایە ڕاستە. نەخێر. من پێم وایە باشترینیان هێڵی ناوەڕاستەکەیە باشترینیان بابەتی ناوەڕاستەکەیە. کەواتە نە فەرامۆشی ئەەکەین نە خۆشمانی تەسلیم ئەەکەین. هەمومان ئەزانین ئەگەر خۆمانی تەسلیم نەکەین بۆ نمونە بەڵێ AI لە قۆناغێکی دیاریکراوە بە تایبەتی قۆناغی دیاریکراوی خوێندن تەمەن AI سوودی هەیە لەبەرەوەی ئێمە پێویستمان بە تعلیمدانە پێویستمانەوەی زانیاری وەرگرین لە قۆناغێکی خوێندن. بەڵام هەروەها کە باسیشم کرد وەبەرهێنانی کات و کۆششە لەبەرەوەی ئەو کاتە ئێمە پێویستمان بەو کات و بەو کۆششێ بەو توانایە بەو تاقەیە کە ئەو یارمەتی دەرە.
بەڵام لە دوای قۆناغا من ئەتوانم بڵێم قۆناغی زانکۆیە کە پێم وایە قۆناغی معریفەتە ئێمە لەو قۆناغا پێویستە بزانین ڕاستیە هەڵەتیە ڕاست و دروستی لەکتری جدا بکەینەوە ئیتر هەر بۆیەشە مەسەلەن گەر سیر بکەین لە مەکتەب مامۆستا دێ ئەڵێ دەرسەکە شەرحەکە و ئیمتحان ئەکا و ڕاتە دەرەوە بەڵام زانکۆ وانەی عەمەلی تێدا مناقەشەی تێدا بیرۆکەی خۆتی تێدایە بۆیە تۆ پێویستە معریفەتت پێ بێ کە ئەڕۆیە زانکۆ بۆیەش ئەڵێن دەستگای معریفەیە زانکۆ اینجا ئەو معریفەتەش هەتا ئەو دەقەیە کە ئێمە لێرە قسە ئەکەین AI ناتوانێت بیدات بە ئێمە ئەو معریفەیە ناتوانین ئێمە لە AI وەری بگرین ئەگەر نمونەیەکش لەسەرەوە بێنمەوە لە دەستوری یاسایی ساڵی 2005 مادەی 4 زمانی عەرەبی و زمانی کوردی دوو زمانی فەرمی و ئەگەر بڕۆن ئێستش ئەگەر لەبەردەستانە ئەگەر سێری چات GPT بکەن ببورن ئەوە ئەڵێت لەسەر پێوەری ئەوە وەڵام دەداتەوە لەسەر پێوەری مافی مرۆڤ ئەڵێ لەبەرەوەی و لەبەرەوەیە ئەو معلوماتی کە دراوە بۆ تۆی ئەڵێ لەسەر پێوەری مافی مرۆڤ بەڵام ئەگەر ئێمە پشت بە معریفەتی خۆمان ببەستین ئەزانین کە بە درێژایی مێژوو کورد چەندەها شۆڕشی کرد چەندەها خەباتی کرد تاوەکو لە پاڵ زمانی عەرەبی زمانی کوردی بکرێ بە زمانی فەرمی لە هەموو عێراق زۆر سپاس زۆر سپاس بۆ خاتمڤیار بەڕاستی دیدگایەکی زۆر تێر و تەسەلت خستەڕۆ چەند پرسیارەکەم بۆ دروست بوو باشە لێرە کاتێک لە هەر سێ پانێلیستە بەڕێزەکانمان پرسیارم کرد زۆربەی لای پۆزەتیڤی کرد لایە ئەرێنیەکەی AI باشە AIش دەتوانین بڵێن کە زۆر دەتوانرێ کە ئستیغلال بکرێت بۆ ئەوەی کە بۆ شتی خراپ بەکاربهێنرێت چۆن خۆمان لە مەترسیەکانی AI بپارێزین ئایا دەتوانین؟ وایە طبعا باسی دوو خاڵم کرد بەڵام بەڕاستی ئەگەر واقعی لەگەڵ تا قسە بکەم ئێمە دروستکەری AI نین وەکو کورد باسی ئەەکەم ئێمە دروستکەری AI نین تاوەکو ئەوەندە چەکێکی بەهێزمان لەبەردەست بێ بتوانین خۆمان ئەوەندە بە باشی بپارێزین لە دژی ڕاستە سوودی هەیە بەڵام مەترسی زۆر زیاتریشی هەیە کە لەوانەیە ئێمە لێرە باسمان نەکرد بێ و بۆیەش لەبەرەوەی وڵاتانی وەکو ئەمریکا وڵاتانی وەکو چین ئەم AIیان دروست کردووە وڵاتی زلهێز دروستی ئەکاو بەسەر ئێمە ئەسەپێنە کە توانایەکی ئەوەندە باشمان نییە لە خۆ کۆنتڕۆلکردن لەبەرەوەی ئێمە دروستمان نەکردو تا کۆنتڕۆڵی بکەین زۆر باشە سیارێکی تریش باشە ئەمە دەبینین کە AI بەچی زۆر بەناوبانگە بەوەی کە کاتێکی زۆر کەمتر دەخایەنێت لەوەی کە خۆت کارەکە بکەیت بۆ نمونە راپۆرتێکت دەدرێتێ دەڵێ ئەو راپۆرتە کورت بکەوە تۆ دادەنیشی دەینووسیەوە کاتێکی زۆر زیاترت پێدێتێ بەڵام بە یەک چرکە AI بۆ کورت دەکاتەوە دەکات بە سەمەری باشە ئەو کاتە کەمەی دەوێت AI بەڕای تۆ زانین مانای دەمینێ؟ بەڵێ طبعا ئێمە هەوڵ نادەین وەکو AI بین و ناشتوانین وەکو AI بین لەبەرەوەی AI توانای ئەوەی هەیە کە معلوماتەکان زانیاریەکان خەزمکا و ئیتر بیخات پێشمە بەڵام ئێمە توانای زانینمان هەیە کە توانایەکی مرۆییە ئێمە معلوماتەکە وەرئەگرین زانیارەکە وەرئەگرین پرسیاری لێ ئەەکەین و پەیوەندیداری ئەەکەین بەشتی دیکە کە ئەوە لە توانای AI نیە وایە AI ئەتوانێت زانیاری بە ئێمە بدا ئەگەر ئێمەش هەوڵدەین وەکو AI بین ناتوانین لەبەرەوەی ئەو زانیاری زۆر لە ئێمە زیاترە بەڵام نە معریفەتیان زانین بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەو هەست و معریفەتەی کە ئێمە هەمانە AI هەیبێ زۆر سپاس وەڵامێکی زۆر باش بوو ئێستاش دەچین لای بەڕێز بەسەر کە ئەو خاڵی کە جەختی لێ دەکاتەوە بریتە لە کەمکردنەوەی مەترسیەکانی و ڕوبەڕوونەوەی ئاستەنگەکانی AI لە پەروەردەدا فەرموو بەڕێز بەسەر سپاس از پسر دیار عبدالله ما از قطبیه کلیجا دهوک بو بهرهدارم لدهوکه از من دویدن دست بکم سپاسیا همی مهوانان که هاتن الفیر آماده بوین و من دویدن سپاسیا جناب وزیر پرورده یا حکومت حرم کردستان دکتر آلان بکم که افشان صدامه افریقا الفیر آماده بین و بابت خوب پیشکش کن که بابت من افریقا سر چهار سری کردن آریشن زیرایی که دست کرده
بدیدنا من زیرا که دست کرد یکیش گرینگترین امراض که قطابی شدن جیانا خور و جانا دب کار بینیدن بو من زیرا که دست کرد هر وکی حاسبه وی سردمیه بله هر زیرا که دست کرد او شیطن هاری کاریا ما بکتن شیطن ملاواز بکتن و شیانن ما بکم کتن دم مامستا ارکان تاتا قطابی و اکی چکرنا دارشتنان یانجی چکرنا بسیارن بیرکاری اف کارا نبتنه کارن بزار کردن بلکه ور قطابی دیکن که مشکل خوب دنشولی و کیر بابت آن حضر بکن و حضر بکن کی هیرکاتی آن دا بله اگر قطابی بتنه زیره که دست کرد بکار بینیتن بوان چنده ده اف حضر کردن چینا بیتن و ده قطابی لوستر چه لی بیتن و دیدن قطابی دا کارینان زیرا که دست کرد بویف صنایع داره دبوچی وقت خوب بتن بچکرنا بسیاران و دبوچی خود زحمت دادن اگر زیرا که دست کرد شیطن ثانیه که او شله او ده دقیقه دا کردن آریشه کدیجی زیرا که دست کرد هی اوجی که گلک جارانی خالته اگر هم ساک اینا مروفی وقت مروف تشته که تزانیتن زربان جارانج ایک سرچوه و او سرچوه جی درسته بله زیرا که دست کرد داتا انجا چندین سرچوه کم کتن پشتی اینگه اون داتا گلک جاران بشه که نارون تگل دیکتن و وید صفرین تفه بوده آریشه کدیجی که خود بیجم مازنترین آریشه بو زیرا که دست کرد اوه که نزانیتن بیشتن از نزانم اگر مروف تشته که نزانیتن ده بیشتن از نزانم پشتی اینگه ده بیشتر هر ایکی دیب که بسیار تجاب دادن بله زیرا که دست کرد هر جواب اگه داده خویا خالد بیتنش بنی را پاشه ام دچوشن وان آریشه چرا سر کن بدیت نامن چنا بیتن ام زیرا که دست کرد بکار نینین چونکی هر وقتی مگودی حاسبه وی سردمیه و مامستای دویه زیرا که دست کرد هاریکار پروردکاریه ودن ام کار دست بکن ودن ام دارشتنا خوبن ویسین و ودن ام بسیار بیرکاری هندی همشین چهار سر بکن پشتی اینگه اگر مشغول زیرا که دست کرد هبو بونم نبود جان کردن هندک پیود ما یونجی بو کرد کردن پنگاون من بسیار بیرکاری دا یونجی بو نشان شوکینی که همشین بسیار بیرکاری چکین آنجی دارشتنا خوبن ویسین حتی دماهی که همشین پشتی اینگه بسیار زیرا که دست کرد بکن او ده جواب مدتن و ده هاری کاریا مکتن نده بوم ما برسه و خرای که بیشتون ام ده بس کپی که اینو دانی نویره پشتی اینگه ام خواه اگر ام درست بکار بینین دچو امشین خالتین زیرا که دست کرد لادین زیرا که دست کرد ودن ام کار بینین و وقت بسیار برسف دادن ودن ام وقت نیف برسف ببینین ودن ام او برسف زیرا که دست کرد در بچین پشتی اینگه سرچوه هندی دوباره بکن هندی ام بشین باشترین سرچوه که دوباره ساکی که برسفا زیرا که دست کردی درستم با مستای تب خواه بله اگر تو نشید گل ما مستای دوباره بکی ویدن تو گل زیرا که دست کردی دی و که هکه تو بسیارش چا جی بی دی بکی تو بچه دیپ سیک جمنای کلاود حتی دومایی که اگر تا وقت ها بیتن و اگر تو بشه و هکه تو بشه جی گوگلی دو همالی بده دوباره بکی ویدن هر دوباره بکی چونکه زیرا که دست کرد تنه ای که بو زانیاریان روزانه گله باشه بله بو اگر چه زانیاریان بیرکاری آنجی زانیاریان زانستی آنجی میجوی آنجی اگر مروفه کی نهنده باشه ودن تو دوباره بکی نقطه دو ودن ام اعتماد خود تمامی ندانین اثر زیرا که دست کرد ودن ما بنجینه زانیاری ها بیتن پشتین ام زیرا که دست کرد ام بکار بینین کوی بنجینه پیچه که بلندر لب کن ودن ما ماموستا ها بیتن به ماموستا زیرا که دست کرد چنینه ودن ما بنجینه که بیتن دو ماه هيك فيدن قطابي بايري بخوها بيتن و فيدن قطابي بقى خب دات اما مستاي زیرا که دست کرد نه پروردکاره بلکه هاریکار پروردکار یا بو بشوکی دی بیشتن آنجی صنایع بکردن آنجی بسیار که کار بکردن و سپاس دەست خۆش بە ڕست بەسەر باسی بەکارهێنانی ئایت کرد لەلایەن قوتابیانەوە زۆر پرسیارەکەم لە دروست بووم باشە قوتابیانی کەم دەرامەت لەگەر قوتابیانی داهاتی بەرز خۆ دەزانی بەداخەوە هەندێک جار جیاوازی زۆریان هەیە لە پرۆسەی خوێندندا باشە بەکارهێنان یان تێکەڵکردنی ئای لەگەڵ سیستەمی پەروەردەیی ئەو جیاوازیە کەم دەکات یان زیاد دەکات دست که ده او جوزیه گلک بیتن بله اگرم ساکن همی تکنولوژی دی وقت موبایل هات یا داره گلک مروفا نبون هدی چکرنا موبایل ارزانتر لهات و صنایتر لهات و پتر مروفا شیم کرن و دست خوب بینن اجد بجم زیرا که دست کرد هر واسطه دست که هر دب زحمت بیتن اگرم ساکن جی پی تی ای لواز بو پشتین هدی باشتر لهات او نکاو ماهی جی پی تی 5 شیطان بو کار روزانه مروفی بکت و پاره بده صنایع هاریته بکتن
يعني ده چه بیتن نوکه بلکی او جوازی گلک بیتن بس هدی ها که همی تکنولوژی دی ده چه بیتن سپاس بسیاره دەست خۆش بۆ وەڵامەکەت پرسیارێکی تریشم هەیە باشە کاتێک کە پرۆسەی خوێندن 16 ساڵی ڕێک پێویستە ئەو معریفێ وەرگریت کە ینی ببیە کەسێکی تێگەیشت و باشە بەکارهێنانی AI تقریبا لەو کارە قورس و کۆششە لا دەبات باشە ئەو سیستەمی پەروەردە تێک نادات ویتن همی زحمتی نهشتیه کن اگر تو زحمتی به چکرنا بسیاره که دو تو فیر بی بله اگر تو زحمتی به فرمات کرنا نویسینا تا آنجی جان کرنا تشتی تا تو گلک هندی فرنا بیش هندی بسیاره چکه ویدن قطابی زیرا که دست کرد بکار بینیدن بود تشتی نهنده مهم نهنده ویدن مشکی خوب بکار بینیده بو يعني چنو بدن قطابي هم بچيتن بسياره همي حل كتن و كوبي كتن و تاين تاوره ویدن قطابی بسیاره بکتن بیشتر ادی چوشم باشتر چکم آنجی مچه خالد کریه بیشتینگه زیرا که دسترد خو فیل کتن و بزانیتن کچه خالد کریه و شنیکا او خود چیتن بسیاره چکتن زۆر سپاس بە وەڵامەکەت ئێستاش دێنە لای خاتون ژین ڕزگار عەلی ناونیشانی ئەو پۆینتەی یان ئەو خاڵەی کە جەختی لەسەر دەکاتەوە استراتیژی کردارەکی زیرەکی دەستکرد بۆ باشترکردنی خوێندنی قوتابیان سەرەتا بەیانی باش و بەخێرهاتنی هەمووتان دەکەین بۆ ئەوەی کە لێرە ئامادە بوون و دەستخۆشی لە دکتۆر ئالان و وەزارەتی پەروەردە بە گشتی دەکەین کە بۆ یەکەم جار لە کۆربەندی ساڵانەی پەروەردە دەرفەتێکیان بە قوتابیاندا کە دیدی خۆیان ببەخشن من ناوم ژین ڕزگارە لە قۆناغی 11 ئامادەی کۆلێجی ئەزمەر بۆ بەهرەداران لە شاری سلێمانی بابەتەکەی ئەمڕۆم من دەمەوێت جەخت لەسەر استراتیژیکردنی کاراکردنی زیرەکی دەستکرد بکەم بۆ ئەوەی ئاستی خوێندکار لە خوێندنەکانیدا بەرز بکەینەوە زیرەکی دەستکرد لەم ڕۆژگاری ئێستادا بۆ بە بەشێکی گەورە لە کۆمەڵگاتە لە گەورە و بچووک هەموو کەسێک بەکاری دەهێنێت بەڵام ئێمە لێرە دەمانەوێت بڵێن چۆن زیرەکی دەستکرد بە شێوازێکی سەلامەت و بە شێوازێکی دروست و سوودبەخش بخەینە ناو پرۆگرامی خوێندنەوە و بە قوتابیانی ئاشنا بکەین زیرەکی دەستکرد وەکو پێشتر پانەڵستەکانی کەش باسییان کرد هەم سوودی هەیە و هەم زیانیشی هەیە وەکو هەموو شتێک لە نێو ژیاندا تەنانەت با بڵێن مادەی ئاسن لە جەستەی ئینساندا کە چەند شتێکی پێویستە ئەگەر مرۆڤێک زیاد لە پێویست مادەی ئاسن لە جسمیدا وەربگرێت ئەوە ئەبێت بە زیان بۆی وەزیرەکی دەستکردیش بە هەمان شێوەیە ئەگەر ڕێگای دروستی بەکارهێنانی ئاشنا نەکەین بە کۆمەڵگا و هەروەها زیاد لە حەد بەکاری بهێنین ئەوە ئەو وەختە دەبێت بە کێشەیەکی زۆر گەورە لە نێوماندا بەڵام ئەگەر ئێمە قوتابیان بە تایبەتی لە نێوان تەمەنی 13 بۆ 17 ساڵ بە شێوازێکی دروست پێیان بناسێنین ئەو وەختە زیرەکی دەستکرد دەبێتە بنەمایەکی زۆر پێشکەوتوو بۆ بەرەو پێشچوونی قوتابیان و تاکەکانی کۆمەلگا و کۆمەلگاش بەگشتی زیرەکی دەستکرد لێرە بیرۆکەکەی من ئەوەیە کە زیرەکی دەستکرد وەکو فێرکەرێک بەکار نەهێنین بۆ قوتابیان بەڵکو وەکو یاریدەدەرێکی مامۆستا بەکاری بێنین ئێمە لە پۆلێکی خوێندندا لەوانەیە 25 بۆ 30 قوتابی ئامادە بن هەر یەکێک لەم قوتابیانە شێوازی جیاوازی خۆی هەیە بۆ فێربوون و بە ئاستێکی جیاوازیش لەوانەکانی تێدەگات تەنها یەک مامۆستا لە پۆلەکەدا لەوانەیە ئەو کاتەی نەتوانێت تەرخان بکات کە بۆ هەر 25 قوتابی یارمەتیان بدات لەوانەکانیاندا بەرەو پێش بچن بە شێوازێکی نایاب بەڵام لێرە ئەگەر قوتابیەکان لەژێر چاودێری چڕی مامۆستایان و دایک و باوکانیان زیرەکی دەستکرد وەکو یاریدەدەرێ بەکاربێنن بۆ وانەکانیان هەم کاتێکی زۆریان بۆ دەگەڕێتەوە و هەمیش دەتوانن بە شێوازێکی زۆر نایاب لە وانەکانیاندا پێش بکەون زیرەکی دەستکرد ئێمە کە باسی دەکەین توڵێکی پێشکەوتووە بۆ کۆمەڵگا بەڵام وەکو هاوڕەکانیشم پێشەوە باسییان کرد زۆربەی کات وەڵامی هەڵەت دەداتێ بۆیە ئێمە گرینگە کە لە نێو پۆلەکانی خوێندندا قوتابیان فێر بکەین کە دایمە پرسیاری ئەوە بکەین کە بۆ چی شتەکانی دەوروبەریان ڕوودەدات واتە کاتێک مامۆستاکە یاخود زیرەکی دەستکردەکە وەڵامێکی دەداتێت دەبێت قوتابیەکە لە خودی خۆی و دەوروبەرەکەی بپرسێت بۆچی ئەم وەڵامەی یاوە بە من بۆی بەدوای سەرچاوەکەی بگەڕێت و کاتێ بەدوای سەرچاوەی زانیاریەکە گەڕا ئەوە ئەو وەختە ئەگەری وەڵامی هەڵە زۆر کەم دەبێتەوە لە پێشتر
و ئێمە باسی ئەومان کرد کە قوتابی پێویستە زیرەکی دەستکرد وەکو یاریدەدەر بەکاربێنێت. بەڕاو بۆ چوونی من ئەوەیە کە ڕۆژانە بۆ منە بۆ بەیانی لە خوێندنگەکەی 5 جوانە دەخوێنێت بۆ هەر ماوەیەک بە بڕی 20 بۆ 30 خولەک زیرێکی دەستکردەکە ئەو وانەی کە مامۆستاکەی پێشتر بۆی شی کردوتەوە سەر لە نوێ زیرێکی دەستکردەکە ئەو وانەی بۆ باز بکاتەوە. لەبەرەوەی من ئەمە لە نمونەیەکی ژیانی خۆمەوە باز دەکەم. ئێمە منهەجەکانی ناو پەروەردە زۆربەی کات کە بابەتێکی بۆ باز کردویت بابەتەکەی زۆر بە فراوانی باز کردووە بەڵام لەوانەیە یەک زانیاری بچووکی بەجێهێشت بێت. ئیتر ئەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە لەوانەیە ئەو گروپەی ئەو لیژنەی کە ئەم منهەجەی دانابێ وای دانابێت کە قوتابی ئەم زانیاریە لە ساڵانی داهاتوودا فێری ببێت یاخود ئەو زانیاری بەلاوەکی دانابێت و بە پێویستی نەزانی بێت کە لە کتێبەکە دای بنێت. بەڵام ئەمە زۆربەی کات دەبێتە هۆکاری ئەوەی کە قوتابی نەتوانێت بە باشی لەوانەکە تێبگات. من خۆم یەکێک ئەوە بوو کە بەسرم هات لە وانەکە چەند دیسانەوانەکەم دەخوێندەوە و دەمویست سعی تێدا بکەم نەم دەتوانی لەوانەکە تێبگەم لەبەری هەستمە کرد شتێک بوونە وەکو وایە پەزڵێک هەڵکەیت بەڵام پەزڵەکە پارچەیەکی ون بوو بێت لێت. بەڵام کە داوای یارمەتی زیرەکی دەستکردم کرد زیرەکی دەستکرد وانەکەی بە کاملی پێبەخشیمەوە بە کاتێکی کەمتر و ئەو زانیاریە بچووکەشی تێدا بەدی دەکرا و من لەو کاتەدا توانیم لەوانەکە بە باشتر تێبگەم لەبەرەوەی توانیم پەزڵەکە بە کاملی ببینم. ئەمەش بۆ هۆکاری ئەوەی کە لەو زەحمەتی کە کەوتبوومە ناویەوە زۆر بە ئاسانی بێمە دەرەوە. و گرفتێکی زۆر باوی کەش لە نێو قوتابخانەکاندا هەیە کاتێ 25 قوتابی لە پۆلێکدان و مامۆستاکە وانەیەکشی دەکاتەوە 20 قوتابی تێدەگەن بەڵام 5 قوتابی کۆمەڵە کێشە و گرفتێک دەبینەوە ناتوانن لەوانەکە تێبگەن. بەڵام لەو کاتەدا بە بۆنەی ئەوەی کە هەرزەکار لەم شتانەیە لەوانێت تۆزە شەرم بکات پێی شەرم بێت لە مامۆستاکەی لەو کاتە لە ناو پۆلەکە پرسیار بکات لەوانەیە پێی شەرم بێت بڵێت 20 قوتابی کە تێگەیشتۆ بۆچی من تێنەگەیشتوم. پێی شەرمە لەو کاتەدا لە کاتی خۆیدا پرسیارەکە لە مامۆستاکە بکات کە ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی کە لەوانەکانی دوا بکەوێت. بەڵام ئەگەر زیرەکی دەستکرد وەکو یاریدەدەرێکی مامۆستا دابندرێت لە نێو پۆلەکانی خوێندندا ئەو کاتە قوتابیەکە دەتوانێت بەبێ شەرم بە ئازادی پرسیارەکەی لە زیرەکی دەستکردەکە بکات و زیرەکی دەستکردەکەش بە شێوازێکی ئاسان و ڕوون بۆی باس بکات. و ئامانجی ئێمە لەم تاوتوێە ئەوە نییە کە زیرەکی دەستکرد بکەین بە یاریدەدەرێکی هەتایی بۆ قوتابی. ئەو وەختە ئێمە قوتابێکی سەرکەوتوو دروست ناکەین بەڵکو قوتابیەک دروست دەکەین کە پێویستی بە تووڵێکە بۆ ئەوەی لە هەموو ژیانیدا بەردەوام بێت. ئەو وەختە کەسێکی ناساغ دروست دەکەین. بەڵام ئامانجی ئێمە لەو تواوتوێ ئەوەیە کە زیرەکی دەستکرد وەکو یاریدەدەرێکی کاتی بەکاربهێنین تەنها لە نێوان تەمەنی 13 بۆ 17 ساڵ بۆ ئەوەی قوتابی بتوانێت لە جیاتی ئەوەی بەس وانەکانی فێر ببێت لە وانەکانی پێش بکەوێت واتە لە زاناوە ببێت بە لێزان و بتوانێت ئەو زانیاریانەی کە فێری بووە لە کۆمەلگادا بەکاری بێنێتەوە بۆ بەرەو پێشچوونی خۆی و کەسانی دەوروبەری. بەڵام ئەگەر زیرەکی دەستکرد تەنها زانیاریەکە ببەخشێت بە قوتابیەکە و قوتابیەکە لە زیرەکی دەستکردەکە هەوڵ نەدات کە چۆن لی فێر بێت ینی لە جیاتی ئەوەی بیر بکاتەوە بڵێت من زیرەکی دەستکردەکە ئەم زانیاریە یاوە پێم منیش چۆن وا لە خۆم بکەم بە ئاسانی ئەم زانیاریانم دەستکەوێت بتوانم ئەو زانیاریانە لە ژیانی ڕۆژانەمدا بەکاربێنم. ئەگەر بیر بکاتەوە بڵێ ئەوە زانیاریەکەم دەستکەوت و تەواو ئەو وەختە قوتابیەکە هەر لەو شوێنە ئەمێنێتەوە کە تایە دەستی پێکردووە و بەرەو پێش ناچێت. بەڵام کاتێک قوتابی هەستا و بیری کردەوە وتی من ئەم زانیاریە فێر بووم با ئێستا بە عەمەلی ئەنجامی بدەم با لەگەڵ کەسانی دەوروبەرم تاقی بکەمەوە با لەوانەکانمدا خۆم بەرەو پێش ببەم ئەو وەختە ئێمە تاکێکی کامڵ و سەرکەوتوو لە ناو کۆمەلگادا دروست دەکەین و دەبێتە هۆکاری ئەوەی کە قوتابیان ئاستیان لە خوێندندا بەرز ببێتەوە و کاتێک یاریدەدەرێکی قوتابیان یاریدەدەرێکی تایبەت بە خۆیان دەبێت لەوانەکانیان و زۆربەی قوتابیانوان هەستێکی خولیایەکی زیاتریان دەبێت بۆ خوێندن لە خۆشی ئەوەی کە ئەو یاریدەدەرە بەکاردەهێنن. و لێرە لەوانەیە پرسیارێک بێت بڵێن بۆ چیت لە تەنها لە تەمەنی 13 بۆ 17 ساڵ زیرەکی دەستکرد بەکاربێنین لەبەرەوەی ئەگەر تۆ تووڵێک لە تەمەنێکی زۆر مناڵیەوە
بۆ نەبا بڵین لە تەمەنی 5 ساڵانەوە بیدەی بە کەسێک لەوانەیە ئەو تووڵە بێ بە بەشێکی هەتایی لە ژیانی نەتوانی بە حیاتی لێی بسەنیتەوە بەڵام ئەگەر لە تەمەنێکی زۆر درەنگیش پێی بناسێنیت لەوانەیە ڕێگای دروست نەزانێت بۆ بەکارهێنانی و بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێت بە شێوازێکی خراپ بەکاری بێنێت بۆیە لە تەمەنی 13 بۆ 17 ساڵی تەمەنی گەشەکردن و بەرەو پێشچوونی تاکە بۆیە تەمەنی 13 بۆ 17 ساڵی بە تەمەنێکی دروست دەزانین بۆ ئەوەی کە خوێندکار و قوتابی بە زیرەکی دەستکرد بە تەواوەتی ئاشنا بکرێت و بتوانێت لە ژیانی ڕۆژانیدا بەکاری بێنێت. زۆر سپاس بۆ خاتو ژیم. خاڵەتی زۆر باشی باس کرد کابریتی بوو لە زۆری پرسیارکردنی قوتابی لە مامۆستا. بەجددی ئەم بخۆم لێکێک لەو قوتابیانە بووم کە زۆر پرسیارم هەبوو بەتایبەتی کە لە پۆلی 12 بووم چونکە پۆلی 12 هەموو سوچێکی کتابەکە زانیاریە زۆر پرسیارم دەکرد بەڵام کاتەکە بەشینە دەکرد دەچوومە ماڵ لە ئای پرسیارم دەکرد ئەو پرسیارانەی کەمان بوو زۆر باش بووم. باشە پرسیارێکی ترم بۆ دروست بووم زۆربەی داک و بابان گلەییان ئەوەیە کە نامەوێت منداڵەکەم زۆر شاشەی مۆبایل یان تابلێت یان ئایپاد بەکار بێنێت چونکە لەوانەیە ئەو زیرەکەی لە دەست بدات یاخود گۆشەگیر بێت یان نەچێتە ناو کۆمەڵگا ئەو سکیڵەی نەبێت کە چۆن لە ناو کۆمەڵگا تەعامل بکات لەگەڵ خەڵکانی تر چۆن خۆی بەڕێوە ببات کاتێک کە من نەمام زۆر ئەو قسەی دەکەن. باشە ئەو پرسیارەکەم ئەوەیە ئایا هاندانی قوتابیان یاخود منداڵ بە شێوەیەکی گشتی بۆ بەکارهێنانی AI گۆشەگیر و دابڕاویان ناکە لە کۆمەڵگا؟ ئەمە چۆن بڵێ کێشەیەکی زۆر گەورەی کۆمەڵگایە لەوە ئەترسن کە ئەگەر هەرزەکار ژیری دەستکرد بەکار بێنێت ئەوە ئەگەری هەیە لە کۆمەڵگادا ببڕێت و گۆشەگیر ببێت و لە هاوڕێکانی دوورکەوێتەوە بەڵام ئەگەر وەک پێشتری جوتم بە چاودێری چڕی مامۆستایان و دایک و باوکان زیرەکی دەستکرد بەکار بهێنن و قوتابی فێر بکرێت کە زیرەکی دەستکرد هاوڕێ نییە زیرەکی دەستکرد تووڵێکە یاریدەدەرێکە کە ئێمە بۆ ماوەیەکی کاتی بەکاری ئەهێنین ناتوانێت شوێنی هاوڕێ یاخود کەسانی دەوروبەرت بگرێتەوە واتە وەکو قوتابیەک تۆ نابێت بیرکەیتەوە من لەگەڵ ئەم زیرەکی دەستکردایە ببم بە هاوڕێ و تعارفکەین و بێکۆڕەکەوین ئەبێت تۆ بیرکەیتەوە من ئەم زیرەکی دەستکردە چۆن بە باشترین شێوە کارا بکەم بۆی سوود بە من بگەێنێت بۆی منیش سوود بە دەوروبەرەکەم و خۆم بگەێنم کەواتە لە تەمەنی 13 بۆ 17 ساڵی وەکوتم قوتابی فێر بکرێت کە زیرەکی دەستکرد بە هیچ شێوەیەک نابێت بە هاوڕێ زیرەکی دەستکرد تەنها تووڵێکە تەنها یاریدەدەرێکە و ئێمە کۆنتترۆلمان لەسەری هەیە تۆ هاوڕێک قەت ناتوانانی کۆنتترۆلی هاوڕەکەت بکەیت قەت ناتوانانی بە هاوڕەکەت بڵێ ئەوەم بۆ بکە بەڵام زیرەکی دەستکرد تو لەژێر کۆنتترۆلی توێت تو ئەبێ فێر بیت هەم کۆنتترۆلی خۆت بکەیت هەم کۆنتترۆلی زیرەکی دەستکردەکە بکەیت بۆیە بەڕای من گرینگە کە هەرزەکاران بە بەردەوامی بیریان بخرێتەوە کە زیرەکی دەستکرد هاوڕێ نییە ئەگەر ئەمەش لە مێشکیانە بچەسپێت کە زیرەکی دەستکرد بە هیچ شێوەیەک نابێت بە هاوڕێ ئەوە ئەو وەختە ئەو ترسەی کە قوتابی گۆشەگیر دەبێت و لە هاوڕێ دوور دەکەێتەوە کەم دەبێتەوە لەبەرەوەی دەڵێت زیرەکی دەستکردەکە هاوڕێ نییە من بۆچی لە دەرەوەی وانەکانم یاخود لە دەرەوەی ئەو زانیاری کە پێویستمە قسەی لەگەڵ بکەم دەڕوات لەگەڵ هاوڕەکانی خۆی قسە دەکات. زۆر باشە دەستخۆش. خاڵەتی تریش هەروەکو دەزانین کاتێک منداڵ لە تەمەنی لە کاتی دەستکردن بە قسەکردن زۆر بیرۆکەی بۆ دروست دەبێت پرسیار دەکات ئەوە چییە باشە بەکارهێنانی AI بیرکردنەوەی ڕەخنەگرانەی منداڵ بە شێوازی گشتی یاخود بڵام پێگەیشتوش کەسانی پێگەیشتوش بیرکردنەوەی ڕەخنەگرانیان هەیە ئایا بەکارهێنانی AI بیرکردنەوەی ڕەخنەگرانە لەناو دەبات یاخود بیرکردنەوەی ڕەخنەگرانە توانین بڵێن بەشێکی زۆر گرنگی هەم پرۆسەی خوێندن و هەم تاقەکانی کۆمەڵگاشە مرۆڤێک بەبێ بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئەنی چۆن بڵێیت زۆر بیر لە شتەکانی دەوروبەری ناکاتەوە هەوڵی بەرەو پێشچوون نادات و زیرەکی دەستکرد کێشەیە تەنها ئەگەر ئێمە ڕێگەی پێ بدەین ببێت بە کێشە ینی ئەگەر ئێمە بترسین لەوەی کە زیرەکی دەستکرد بیرکردنەوەی ڕەخنەگرانەکەم بکاتەوە ببێ بە کێشە بۆمان ئەوە تەنها ئەو وەختە ڕوودەدات ئەگەر ئێمە زیرەکی دەستکردەکە بدەین بە قوتابیەکە بەبێ ئەوەی هیچ چاودێریەک بکرێت بەبێ ئەوەی هیچ ڕێگایەکی دروستی پێبووترێ و قوتابیەکە زیاد لە پێویست زیرەکی دەستکردەکە بەکاربێنێت ئەنی زیرەکی دەستکرد وەکو ڕووبارێکی زۆر قوڵبیری لێ بکەنەوە
ئەگەر مامۆستا و دایک و باوکان قوتابی فێری مەلەوانی بکەن و فێر بێت چۆن بە ئاسانی لەم ڕووبارە قوڵە بپەڕێتەوە ئەو قوتابی بە شێوازێکی زۆر سەرکەوت و سەلامەت دەچێتە ئەو بەری ڕووبارەکە. بەڵام ئەگەر قوتابی و مامۆستا بە بەردەوامی دایک و باوک و مامۆستا بە بەردەوامی قوتابیەکە لە ڕووبارەکە دوورکەنەوە بڵێن ئەکەویتە ناوی و ئەخنکەیت ئەوە ڕۆژێک ئەگەر بە نامەبەستیش بێت قوتابیەکە هەرەکەوێتە ناو ڕووبارەوە و مەلەوانیش نازانێت ئەخنکێت. بۆیە لەژێر چاودێری ڕێگە بدەن قوتابیان زیرەکی دەستکرد بەکاربێنن بۆ ئەوەی بە زیاد لە حەد بەکاری نێنن بە شێوازی نادروست بەکاری نەهێنن لە پۆلەکانی خوێندنگادا قوتابی فێر بکرێت کە چۆن زیرەکی دەستکرد بەکاربهێنێت هەم بۆ ئەوەی نەبێتە کەمکردنەوەی بیری ڕەخنەگرانە و هەم بۆی پێشیشی بخات. زۆر سپاسان دەکەم بەڕاستی زۆر تێر و تەسەل زۆر بە جوانی شەرحتان کرد. ئێستاش هەر کەس لە ئامادەبووان لە میوانی بەڕێزەکان ئەگەر پرسیاریان هەیە دەتوانن دەستان بڵند بکەن. فەرموو مایکەکە لای هەرەندە. سڵاو و ڕێز بۆ ئێوەی ئازیز بۆ ئامادەبووان. من پرسیارم نییە. دنیایەک دڵخۆشی، دنیایەک سپاس پێشکەشتانەکەم داهاتوو ئێمە بەهێوە ڕەنگەدات. ئێمە دوێنێش زۆر هەوڵمدا لە پەنلەکان نەوتریاوە لێ لە مقابلەکانە لە چواردەورا وتومە زیرەکی دەستکرد ئامرازە ناچواتە سەرەوەی مرۆڤ ئەبێ مرۆڤ بڕیاری کۆتایی بدات. وەک ژین وتی ئێمە ئەبێ لە ئاخرا وەکو دۆست مرۆڤەکان بە دۆست بزانین نەک ئەو بکەینە خەمخۆری خۆمان. وەک ڤیار وتی تێگەیشتنەکەی ڤیارم زۆر بەدڵ بوو لەگەڵ یا ژیاغە تێگەیشتووە ئەوانی تریش کارەکانتان هەر زۆر جوان و بەڵام پێم خۆشە ئەوە لە ژیری دەستکرد تێبگەین کە مرۆڤ نییە هەرچێک هەیە مرۆڤ نییە و ئەگەر شتێک کەرامەتی هەیە مرۆڤە نابێت کەرامەتی مرۆڤ بدەینە دەستی ژیری دەستکرد. بۆیە زۆر دڵخۆشم بە داهاتوو چون ئێوەمان هەیە و ئێوە جیلێکن ئێژن پێتان جیلی زد ئالفا وەلەوە دووە ئەو جیلەکانی تر ئێوە پەروەردەیەکەن. ئەگەر بەم شێوە بڕۆن ئێوە ئێستا هیچتان لە وڵاتەکانی تر کەم نییە. کامپیوترەوە لە بەردەستانە، ئینتەرنێتەوە لە بەردەستانە، مێشکیشتان کەوتە سەجوڵە. کۆمنتەکان ڕێناس من و مەمنووسا ئەگەر بینیوتانە. نەمەتوانی بێسم بەس فێر و خەریکم فێرە بووم لێتان ئاخر قسەم ئەمەیە. مرۆڤ بە بیری ڕخنەگرانە، بە بیری داهێنان کارانە، بە بڕیارداین، بە بەرپرسیارەتی بە ئەستۆگرتن مرۆڤە و ئەگەر ئەمانە بداتە دەستی ژیری دەستکرد خۆی لە مرۆڤوندا ئاماڵێ. بۆیە ئەبێ ژیری دەستکرد ئاخر کتێبەکەی یواڵنوح بخوێنەوە ێژێ دووچت لە دنیای داهاتووە ئەگەر ژیری دەستکردی ئەمریکا و ژیری دەستکردی سین بوون بە یەکێ و کەوتنە دەستی هەرلایەک ئەوەیان لیبرال بێ جیهان بەرەو لیبرالیسمەوات و ئەوەیان دیکتاتۆر بێ هەمووی جیهان بەرەو دیکتاتۆریەتەوات. لە ئاخرۆ یەکێک بڕیارە داد ژیری دەستکرد چی بکات. ئەگەر لیبرال بێت جیهانە بێتە ئازادی و ئەگەر دیکتاتۆر بێت جیهانە بێتە دیکتاتۆری. هیوادارم مرۆڤێکی سەرکەوت و ئاخرین بڕیار بدات بۆ AI. سپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئامادەبووان. بەڕاستی ئامادەبووان هەموو چاوپڕ کرد. زۆر سپاس. کەسێک کە پرسیار هەیە ئەو بەڕێزە فەرموو. مایک. من مامۆستا هەینی هەمان هەستی دکتۆرخانی بەڕێزم هەیە بەرامبەر ئەو جیلە نوێی هەرێمی کوردستان کەوا هەست دەکەم
مادام ئەو جیلە هەیە پاشە ڕۆژی کوردستان دوا ڕۆژی کوردستان زۆر ڕووناکە. من دەستخۆشیێکی زۆر گەرم لە وەزارەتی پەروەردە و خودی جەنابی دکتۆر ئالانی بەڕێز دەکەم و هەروەها دەستخۆشی گەرمتریش لە لیژنەی ئامادەکاری ئەم کۆربەرندە دەکەم کەوا توانیان لە ماوەی ئەو دوو ڕۆژە سەورەیەکی تەکنۆلۆجی و سەورەیەکی نوێ لە سەرزاری قوتابی خۆشەویستەکانمان پێشکەشی ئێمەمانە بکەن. من بەڕاستی دڵخۆشیەکەم بەڕادەیەکە کەوا پرسیارم لەلا دروست بوو بەرام خانمی هەر سوڕێنەر یاخود بەڕێوەبەری پانێر پرسیارەکەی منی کرد ئەویش ئەوەیە ئایا پرسیارەکەم ڕوو لە هەمووتانە ئەو ئای ئەو زیرەشی دەستکردا نابتە جێگرەوە ئینسان ئەوە خاڵێک بەکارهێنانی بەردەوامی ئەوەی لەلایەن نەوەکانمان لەلایەن منداڵەکانمان نابێتە هۆی سزبوونی مێشتی کەوا بەدیلێک ببینتەوە بۆ هەموو کارەکانی لەگەڵ ڕێز و خۆشەویستم بۆ هەموو لایەک. زۆر زۆر سپاس زۆر سپاس. ئەو بەڕێزە بینەوە کانی بێزەحمەت با پرسیارەکەی چۆن بینەوە. من مامۆستا محەممەد قەرەداخی سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی پەروەردەی من لێرەوە پێش هەموو شتێک شانازی بەیەوەکەم ئێستا هەستەکەم ناومێد نین لەو کارانەی کە وەکو ڕێکخراوەکەمان کردومانە بۆ ئەوەی کە ئێستا ئێوە ئەبینن ئەگە بەرهەمی ڕێکخراوەکەی ئێمەش نەبن بەرهەمی وەزارەتی پەروەردەن بەرهەمی ئەو کەسانن کە ئەمڕۆ پەروەردەیان خۆشەوی. ڕاستی من لێرە ئەمەیە شتێک بڵێم لەسەر یەک وشەی دادەیارە کە ئەویش حەز بوو ئێمە بێ ناڵم واز لە حەزبێنین ئەبێ خۆشەویستیەکان پێش حەز بخەین چونکە حەز غەریزەیەکە کاڵبوونەوەی هەیە لە ڕاستیە کاتێک تۆ حەزی لە خواردنیەکە ئەوەندە کە ئیشباع بووی لێی ئیتر وازی لێنی بەڵام خۆشەویستی نەخێر خۆشەویستی قسەی دڵتە بۆ تەکات لەبەرەوەی کە کاتێک تۆ ئەتەوێت مامەڵە لەگەڵ ئاژەڵا بکەیت لەبەرەوەی خۆش دەوێت نەک حەزی لێیەتی بۆ ئەمەش خۆشەویستیەکە دەقە بە دەقە سات بە سات بەرەو تۆغبوونەوە ئەڕوات ئەبێتە هۆیەوەی کەوا شتا شاراوەکانیش هەڵقرێنەوە تاوەکو تۆی پێ بزەنێ ئەمەیەک دووهەم پرسیارێکم هەیە لە ڕاستیە ئایا ئەم ئایە تا چەند لە ڕۆڵی مامۆسا کەم ئەکاتەوە و پەراوێزی ئەخە من لێرەدا زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس. با ئەو چەند پرسیارە جوابدەنەوە دوادێمەوە وڵاتان. پرسیارەکە ئاڕاستەی هەمووتانە هەر کامتان جواب دەنەوەی کێشە نییە. ئەو بەڕێزە پرسیاری کرد دەڵێ دوو پرسیاری کرد دەڵێ باشە بەکارهێنانی AI ئایا جێگرەوەی مرۆڤە یاخود نا فەرمەوە یارە. شتێکی گرنگم هەیە دەبێ بیڵم بەڕای من تەمشا فکری یاخود critical thinking یعنی شەها فکرکردنەوە بیرکردنەوە سێکە باش شتێکتان پێ بڵم بۆ نمونە ئێستا تو بیرێکت هەیە دەتوانی ڕسمێک دروست بکەیت هەتوار چەند AI بەکاربینی ئەو بیرکردنەوەی کە ئێستا هەیتت لا ناچێ کاتە خەم لێ مەخۆ ئی هێستا ئەو بیرکردنەوەی هەیتت لا ناچێ بەزای چ بیرکردنەوەیەک لا دەچێت ئەو بیرکردنەوەی کە دەتوانی هەدبێ کەواتە ئێمە کە مرۆڤین ناتوانین پشتمان 100% بە AI ببەستین چونکە کە مرۆڤە ناتوانین پشت 100% بە هیچ شتێک ببەستێ جا AI هیچ یەکێک لەوانەیە بەڵام ئەگەر ماکسیمم بە شێوەیەکی زیاترین پشت پێ ببەستین ئەوە شتێکی خراپە چونکە کە گوتم سێکە بیری ئێستا دەبێنێتەوە بەڵام ئەو بیرەی کە دەتوانی هەدبێت لا دەچێت کاتە بە زیرەکانە ماڵەوە لەگەر زیرەکی دەستکرد بکە. زۆر زۆر باشە دەست خۆش. پرسیارش تریشی هەبوو ئەو بەڕێزە وە بزانم ئەو خاڵەمان ورژان کە دەڵێ ئایا بەکارهێنانی AI بۆ منداڵەکانمان کە شەی سیستی مێشک دروست ناکە فەرموو یار. طبعا ئەو بابەتە زۆر جێم لێ بووە کە ئەڵەن باشە
منداڵەکەیان هەرزەکارەکە مەسەلەن لەسەر ئەو فکرەیە ڕانایەت و سس نابی مەشکی طبعاً ئەو پرۆسەیە کە بتوانین منداڵێکیان هەرزەکارێکی تەندروستی گەورەکەین پرۆسەی زۆر دوور و درێژە کە لێرە هەمومان بەشێکی پرۆسەکەمان باس کرد طبعاً ئەگەرە من لێکەمەوە دەست پێ بکەم ئەتوان باسی بکەم کە ئەگەر ئایشمان لەبەردەستبی بە سوود بەکاری بێنین وەبزانام یارە باسی کرد و دوایی باسیەوەمان کرد ئەی دوای ئەو قۆناغا ئەو جار قۆناغی معریفەتە کەواتە پێک دێ لە پرۆسەیەکی زۆر دوور و درێژ و پێویستە ئەو پرۆسەیە کۆنتترۆل بکرێ لەلایەن کەسانی گەورەتر کە هەم معریفەتەکان لەلایە هەم زانیارەکان لەلایە پێم وایە زۆر زۆر باشە دەست خۆش ئەو بەڕێزە پرسیاری هەبوو بەڕێزە پێشەکی سپاس بۆ جەنابی وەزیر بەڕاستی ئەم کۆڕبەندانە 1 و 2 3 کە بیرۆکەی جەنابێتی لە هەر کۆڕبەندێکا بوو هەر لە هەر ساڵێکە بە کۆمەڵێشتی جوان دەرچینە لێ و ئەم کۆڕبەندەی شوا بزانم یەکێکە لە ئەو کۆڕبەندە گرنگانەی کە بە دەرەچێکی زۆر زۆر جوان لێ دەرەچی من مامۆستا حەسەن جافم بەڕێبەری گشتی پرۆگرامەکان چەند پرسیارێک هەیە بۆ دەربارەی AI بەڕاستی ئێمە تقریباً ئەوە 2 ساڵە کاری لەسەرەکەی زۆربەی پرۆگرامەکانمان ئێستا کە لە کۆمەڵی خەڵکی بەتوانە لە دەرەوەی پرۆگرامەکان لە ناو پرۆگرامەکان کاری جدی ئەکەن لە کاتی گۆڕینی پرۆگرامەکان AI زۆر بەکارێنین و ئیمساڵیش وا بزانم یەکێکە لەو ساڵانەی کە زۆرترین AIمان بەکار هاوردووە لە پرۆگرامەکانە و یەکێک لەو بابەتانەی خوشکی بەڕێزمان دکتۆرە پەیام یەکێکە لەوانەی تەلەبەی دکتۆرایە ئێستاکە کار لەگەڵ ئێمە ئەکا لەو بابەتانە بەرنامەیەکی هەیە لەگەڵ 6,000 قوتابی خوێندکار لە هەموو کوردستانە پرسیارەکانیان لێکا لە AI و ئێستایش خەریکین پرۆگرامێکی تایبەت دروست دەکەین لە پیشەیەکان بۆ ئەوەی بتوانین هەر بەشێک بێ وەکو IT بەشێک بێ لە IT ئەم پرۆگرامانە دروستکەین و لە ساڵی داهاتووە بتوانین بیگەینینە ئەو ئامانجەی کە هەمومان سوودی لێ وەربگرین لەو بابەتانە بەڕێزان لەوانەیە زۆر زۆر پرسیار بکەن لەوانەیە بڵێن وەزارەتی پەروەردە نوخبەیەکی هێناوە قسەیان لەگەڵاکە بڕوان پێ بکە هەر قوتابیەک لە کوردستانە ئێستا کە بیهێنە لەو پەنەڵەدانە ئەوەنە ژیری دەستکردی بەدڵەوە ئەوەنە چۆتە ناو عمقی مۆزوعەکە ئێمە پراکتیکیان چونەتە ناو قوتابخانەکان هەر ئەکسەری خەڵکەکە بەکارێ هێنێ و زۆر زۆر بەتوانا بەکارێن من زۆر زۆر سپاستانەکەم بەڕاستی دەستان خۆش بێ دڵنیام جیلێکی زۆر زیرەک و بەتوانا هەروەکو چۆن ئەڵێن ژیری دەزەری جیلێکی زیرەک گەورە ئەبێ بۆ ئێمە و وڵاتەکەمان بەڕاستی لە دەستێکی ئەمینە ئەبێ زۆر سپاس بۆ هەموو لایەک زۆر زۆر سپاس بۆ قسە بە نرخەکانتان کۆتا پرسیار ئەو بەڕێزە بۆ بزانم پرسیاری کرد هەر کاتەم دەتان جواب دەنەوە AI تا چەند جێگرەوەی مامۆستایان لە ڕۆڵی مامۆستا کەم دەکاتەوە فەرموژین ئێمە کە ئەڵێن AI لە ناو پۆلەکانی خوێندندا بەکار بهێنرێت AI ژیری دەستکرد زیرەکی دەستکرد بە هیچ شێوەیەک ناتوانێت شوێنی مامۆستا بگرێتەوە هەروەک ناتوانێت شوێنی هیچ مرۆڤێک بگرێتەوە ئێمە بۆ بە تایبەتی لە نێو پۆلەکانی خوێندندا ئامانجی ئێمە بەس فێرکردن نییە وەکو ئێمە ئەڵێن پەروەردە و خوێندن ئەڵێن تەربیە و تعلیم یعنی زیرێکی دەستکرد ئەتوانێت قوتابی فێر بکات زانیاریەکی زۆر زۆری پێ بدات بەڵام ئەو هەستەوەریانەی نییە کە پەروەردەی بکات ئێمە قوتابی لە 6 ساڵیەوە چێتە ناو خوێندن تاوەکو 17 ساڵی لە ناو خوێندنگا ئەمێنێتەوە پێویستی بە پەروەردەیە ئێمە پەروەردەین ئینجا خوێندن و زیرەکی دەستکرد بە هیچ شێوازێک ناتوانێت وەکو مامۆستا پەروەردەی خوێندکار بکات ینی هەمومان کە لەم هۆڵە دانیشتوین ئەتوانین بڵین زۆر بەشێکی گەورەی پەروەردەکەمان ئەگەڕێتەوە بۆ ئەو کۆمەڵە مامۆستایی کە لە تەمەنی منداڵیدا هەمان بووە بەڵام زیرەکی دەستکرد ناتوانێت شوێنی مامۆستا بگرێتەوە بەو پێوەرەی کە هەستەوەری نییە و ناتوانێت قوتابی پەروەردە بکات کۆتا هەر بیرروڕایەکتان هەیە
هەر پێشنیارێکتان هەیە دەتوانن فەرموو بڵێن بەڕێسەرە؟ هەر لەسەر ئەوەی کە زیرەکی دەستکرد ناتوانێت مامۆستا جێگەی بگرێتەوە ئێمە کاتێ باسی زیرەکی دەستکرد دەکەینەوە بەڕاستی زیرەکی دەستکردمان نییە ئەو ناوە غەڵەتە ئێمە زیرەکی دەستکرد چۆن ئیشەکە ئەوەیە بە پرۆبەبلیتی ئیشەکە بە ئەگەر ئیشەکە بۆ نمونە تۆ پرسیارێکی لێەکەی ئەو پرسیارەی کە تۆ لێەکەی دواوە وشەکانی ئەهێنێت و بۆ نمونەڵێ ئەم وشەیە ئەگەری چییە دوای پرسیارەکەی تۆ بێ جوابەکەی پرسیارەکەی تۆ باتەوە بە سێکردنی بۆ نمونە گوگڵ ناتوانێت ئەم زیرەکی دەستکردە بڵێ مێشکی نییە زیرەکی نییە ئەو ناتوانێت ئاوا بیر بکاتەوە مامۆستایە کاتە ئاوا پرسیارە جوابێتەوە بیری لێ کاتەوە ئەزمموی هەیە بەڵام زیرەکی دەستکرد ئەو ئەزمموی نییە و ناشتوانێت بیری لێ کاتەوە چکۆ هەموو ئەو شتین لێهێنێ بە ئەگەرەوەی هێنێ دەتوانێت ئاوا پرسیارەکەشە تێ ناگەتەوە تۆ کاتە ئێمە ئەڵین زیرەکی دەستکرد چییە وەکو بۆکسێکی ڕەش بیری لەکەینەوە چکە تۆ پرسیارێکی لێەکەی ئەچێتە ناو بۆکسی ڕەشەوە ئەو بۆکسی ڕەشە تۆ نایبینی ناوەکەی چی لێت و چی لێەکە دوای جوابێک تایەتەوە ئێمە نازانین ئاژی دەستکردەکە ئاوای یعنی زیرەکی هەیە یان نا چکە ئەو هەر بە ئەگەر بیرەکاتەوە و چی گوێ لێ بێ بۆ نمونە لەسەر گوگڵ و ئەوانە بە ئەگەر جواب تایەتەوە و هیچ زیرەکیەکی نییە زۆر زۆر فەرموویارە ئەم دەمێ شتێکی برم دوونێ کە گوێم لە قسەیەکی زۆر جوام لایەن کەسێک پرسیارەکە نفس هەمان شت بوو گوتیان زیرەکی دەستکرد دەتوانین جێگرەوەی مامۆستا بێ یەکێک لەوان گوتی لە هەندێک شتا زیرەکی دەستکرد دەتوانین جێگرەوەی مرۆڤ بێ بەڵام ئەوە وا دەکا هەندێک کار و ئیشی زیاتری پێ بدە بەڵام ڕاکەی کەسەکەیت کەم بەدڵ بوو چونکە گوتی زای چ جێگرەوەی مامۆستا دەبێ مامۆستای مرۆڤێکی کا بەڵام زای بۆ ئەو مامۆستای جێگرەوەی مامۆستای دەبێت چکە ئەو مامۆستای دەزانین چۆن زیرەکی دەستکرد بەکاربێنێ کاتێ نەخر زیرەکی دەستکرد جێگرەوەی مامۆستا نابێت بەڵام ئەو مامۆستا جێگرەوەی ئەو مامۆستا دەبێت کە دەزانین چۆن مامەڵە لەگەر زیرەکی دەستکرد بکاتن زۆر زۆر سپاس ئەگەر منیش بتانم بۆ مایەکی کورت ڕای خۆم دەربارەی AI دەرببڕم لە کۆتاییدا AI دەتوانین وەکو یارگەرێک بەکاری بێنین بەڵام هیچ AI ناگاتە ئەو ساتێک کە پرسیارێک پڕ بەدڵ لە مامۆستا دەکەی بە خۆشەویستی و لێ دەڕوانی کچم کوڕمبانگت دەکا ینی لێت ڕادەبینی کە لە دوا ڕۆژ دەکارێکی باش بکەی بەڵام ئەو تەمشاکردنە پڕ خۆشەویستیە بە سۆزە لە هیچ AI ناتوانانی ببینی و دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکانیش دەکەین کە ئەو هەوڵەش دەدەن کە بتوانن AI بەکاربێنن طبعا ئەوەش بۆ باشترکردنی خوێن و پەروەردەی قوتابیانە لە کۆتاییدا زۆر زۆر سپاسی میوانە بەڕێزەکانتان دەکەین کە کاتی خۆتان بەخشی تاوەکو گوێ لەمە بگرن بەڕاستی زۆر سپاسی زەنابی وەزیر دەکەین بەڕێز ئالان و وەزارەت پەروەردەکە ئەو دەرفەتەیدا قوتابیان کە بتوانن تۆزێک توانەکانی خۆیان دەرببڕن چونکە بەداخەوە لەو تەمەنە هەندێک توانەکانمان بەکەم بینراوە هەندێک زۆر زۆر سپاسان دەکەین Everyone, thank you very much to give us your precious time. We thank you all to listen to us and to appreciate what we us students can do. And inshallah, زيلة شي باش دبينو كجبت زيد نابتان ديارة لايما. زور سپاس.